بردو تاکو ئێستا وەک خاڵی بارگرژی نێوانم دوو حیزبە وێنا دەکرێت. بەڵێ بەڕێزان ڕزگار جەبار پامنێرمان دوایین زانیاریەکانمان بۆ دەگوازێتەوە. ڕزگار سڵاوت لەبێت لە ئێستادا شاندەکەی پارتی دیموکراتی کوردستان گەیشتونە تا لای یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەباشان. دوایین زانیاریەکان چی سەبارەت بەم سەردانە؟ بینیان دوو خولەک بەر لە ئێستا شاندەکەی پارتی گەیشتنە دەباشان وا چاوەڕوانەکرێت لەلایەن پاپڵ تاڵەبانی سەرۆکێتی نیشتیمانی کوردستان و ژمارەیەک لە ئەندامانی مەکتەب سیاسی یەکێتی و پێشوازیان لێک کۆبوونەوە بکەن. دیارە کۆبوونەوەکەی یەکێتی و پارتی دوای کۆبوونەوەکەی نوێ مانگە دێکە لە پیرمان بە ئاماشەوە پاپڵ تاڵەبانی وەفدێکی ئەندامانی مەکتەب سیاسی سەردانی پارتیان کردبوو لە پیرمان، بەڵام وەک دەرەنجامی کۆبوونەوەکان خسەڕوو نەگەیشتبوون هیچ دەرەنجامێک و ڕێکەوتنێک بۆیە پاش بز ڕۆژارێکی دیکە ئەمڕۆ دو حزبە کۆبوونەوە یەکێتی پارتی ئاوکاتە لەگەڵەوەی ئەمڕۆ دوایین وادەیە کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان دەستنیشانی کردو بۆ تۆمارکردنی ناوی لیستی حزب و هاوپەیمانەتەکان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق. دیارە بە وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان کە ئەمڕۆ بۆ چەند میدیایەکی عێراقی لێدوانی داوە، کۆمیسیۆن ئامادە نییە ئەو وادەیە درێژ بکاتەوە. پێشتر بەشە لە سیاسەکان پێشبینیوانە کرد کە کۆمیسیۆن بۆ ماوەی هەفتەیەک وادەکە درێژ بکاتەوە، بەڵام ئەمڕۆ لەداری وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە ڕاگەیەنەکە بە هیچ شێوەیەک وادەکە درێژ ناکرێتەوە تا کاتژمێر 12ی ئەم شەو دوایین وادەیە بۆ تۆمارکردنی ناوی لیست و هاوپەیمانەتەکان. دیارە بە گوێرەی زانیاریەکانی وتەبێژی کۆمیسیۆن تا ئێستا 280 حزب ناوی خۆیان تۆمار کرد لەگەڵ 24 هاوپەیمانەتی کە 15یان هاوپەیمانەتەکەیان نوێ و نۆدانی دیکەیشان هاوپەیمانەتی کۆنن. تا ئێستا حزبە کوردیەکان سەربارەوەی لە ڕابردوودا چەندی کۆبوونەوەیان کردووە نەگەیشتونە بە خاڵێکە جۆرە لە ڕێکەوتنی تێدابێت بۆ یەکلیستی بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەتایبەت لە کەرکووک و دیالە و مستوتەواوی و ناوچانی کە کوردنشینی لێ واکەونە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان. ئەمە دوایەوە دێکە دوێنێت بە ئاماژەوە هەردوو جباتی گشتی و جباتی نیشتیمانی بزرگنەوەی گۆڕان کۆبوونیانە بوو لە سەرم پرسەپرسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق. گۆڕان لە دەستپێکەوە داوای لە هەردوو شاندی پارتی و یەکێتی کردو کە سەردانی خۆیان کردو، داوای کردو کە ناوکۆچەنەی خۆیەکان وەلا بنێن لە پێناو سنگ و قورسایی کووردا بە یەک لیست بچنە بەشداری هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەتایبەت لە کەرکووک و ناوچانی کە کوردنشینی لێ. ئەمڕۆ چاوەڕانەکرێت جیاوازدا پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە کۆبوونەوەکەدا تەوەرێکی دیکەیان پرسی هەڵبژاردننی یاخود ئەنجامدانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بێکە مشتومڕێکی زۆری لەسرە پێشووتر جۆرێ لە پێشنیاز کراوە کە دوایەوەی کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیان کە ناتوانێت هاوکات لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی ئەنجامدا لە 12 ئەمساڵ. بۆیە وا چاوەڕان کرا بۆ واش بە بەرپرسانی هەرێمی کراوەکە هەڵبژاردن یاخود ئەنجامدانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەچێتە ساڵی ئایندەوە. پێشنیاز کراوە لە 25 شوباتدا بکرێ. ئەمڕۆ هەردوو شاندی مەکتەب سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان جۆرە لە گفتوگۆچ ئەکەن لەسەر ڕێکەوتنی یاخود دەستنیشانکردنی وادەیەک بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکە. دیارە ئۆتۆمبیلەکان بابم زمانە بڵین ئۆتۆمبیلەکان جامیان تاریک بوو، ئەو شاندی پارتی ناسرااو نەبوو کە چونە نێو دەباشان بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەکان لەگەڵ ڕزگار ئەگەر زانیاریت هەبێت لە کۆی ئەو کەسانەی وەکو کاندید خۆیان بربژێر کردو بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق چەندێک لەوانە کاندیدی کورد دەبن بۆ هەڵبژاردنە؟ بەناس پرسیارەکەت ڕوون نەبوو لای من دووبارەی. بەڵێ لە کۆی ئەو ژمارەی کە دەڵی 238 کەس وەکو کاندید خۆیان بربژێر دەکەن بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان، لەو ڕێژەیە چەندی بەرکورد دەکەوەوە چەند کەس وەکو کورد لەسەر پشکی کورد خۆیان کاندید دەکەن؟ بەناس خۆی ئەوەی کە من وتم 280 حزب ناوخۆیان تۆمار کردووە لەگەڵ 24 هاوپەیمانێتیە، بەڵام کێبڕکێکە خۆی لە کۆی هەر 15 پارێزگاکەی عێراق طبعا بێ لە پارێزگاکانی هەرێمی کوردستان کێبڕکێکێ لەسەر 285 کورسی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقواتە لە هەر 15 پارێزگاکە کێبڕکێکێ لەسەر 285 کورسی ئەندامەتی بۆ ئەنجومەنی پارێزگاکانی عێراق. ئیتر لەو ڕێژەیە بەپی پارێزگاکانە گۆڕە لە کەرکووک بۆ منە زۆرینترە. دیارە هەڵبژاردنە دوایەوە دێکە 15 ساڵان هەڵبژاردن نەکرا، 18 ساڵان هەڵبژاردن نەکرا. لە دوای پرۆسە ئازادکردنی عێراقەوە لە ساڵی 2005 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کراوە کە ئەو کات کورد بە لیستی برایەتی بەشداری کردەوە زۆرینەی کورسەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی بەدەستهێنا و ئەوەش بۆتە
هۆی بەدەستهێنانی پۆستی پارێزگاری کەرکووک. بەڵام لە دوای ئەوەی کە لە 2005 نەکراوە ئەبێ بە 18 ساڵەمە بژارن نەکراوە بۆیە فۆکسی لایەنەکان یاخود بڵین زۆرین لایەنەکانی لەسەر ئەوەیە کە کورد ئەبێ بە پەرتەوازەی نەچێت ئامەڵبژارن لە پێناو بە فیڕۆنەچوونی دەنگی کورد و بەدەستهێنانەوەی زۆرترین کورسی ئەنجومەنی پارێزگاکان بەتایبەت لە شاری کەرکووکەوە خۆیان لەن تایبەتمەندی خۆی لەبەرەوەی زۆرینەی پێکاتەکانی دیکەی تێدایە بەتایبەت عەرەب و تورکمان ئەوان بە جۆرە لە جۆرەکان چوونەتە نێو هاوپەیمانێتیەوە بە یەکلیستی بەشداریەکەن ئەوەی کە تا ئێستا یەکی نەگردو کووردە و ئەمڕۆ دوایین وادێشە بۆ تۆمارکردنی لیست و قەوارە و هاوپەیمانێتەکان چاوەڕوانەکرێم ڕۆگە دەرەنجامی بێم کۆبوونەوەیە کاریگەری بێ لەسەر لایەنەکانی دیکەش ئەگەر نەبێ ڕەنگە هەریەکە و بە جۆرێک یاخود هەریەکە و بەلایەک یان هەریەکەیان پارتی و یەکێتی لەگەڵ چەند لایەنێکی دیکەیان جۆرە لاوپەیمانێتی پێک بێن و ناوی خۆیان تۆمار بکەن.